سڵاوی خی گەورەتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی دیمەن تیڤ. سڵاو لە خەتونە ئازیز و جوانەکان، سڵاو لە دایکە میهرەبانەکان، سڵاو لە خێزانە خۆشەویستەکان کە بینەری بەردەوامی بەرنمەکەمانن، بەرنمەی خاتون. زۆر خۆشحاڵم کە ئەم جارەش لە بەرنمەیەکی دیکە ئێمە هاتیینە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست و زۆر خۆشحاڵم کە بەڕێستان بینەرێکی باشی بەرنمەکەمانن و بەردەوامیش مەسجمان بۆ ئەنێرن بەردەوام کە پەیوەندیمان پێواکەن کە هەم وەکو بەشدار بوو بەشدار بن لە بەرنمەکانمانە، هەم کەیسێکتان هەیە و ئەتانوێت بیخەنە ڕووکەمەوە کە بەرنمەکەی ئێمە بەهێزتر و پتەوتر ئەکا کەیسەکانی ئێوە کە بەردەوام ئێوە لە خەمی ئەوەیان کە هەندێک ئەو شتانی کە بەسەر خاتونایەت هەموو خاتونەکانی تر لێ ئاگادارکەنەوە، لێ هۆشیار بکەنەوە کە ئەمەش شتێکی زۆر زۆر باشە کە ئەو خاتونانەوەیان لێبێ متمانێکی تەواویان بە بەرنمەکەی ئێمە هەبێت و بتوانن چەندین دەردە دڵی خۆیان هەیە، چەندین شتێ لە ناخی خۆیانە بێن لە بەرنمەکەی ئێمە مەحرەمانە باسی بکەن. بۆیە ئێمەش بەڵێنی ئەویان پێین کە ئێمە گوێگرێکی مەحرەمانین لە ڕاز و نیازەکانتان و ئێمە ئەمانەوێت کە چارەسەری زۆرێک لە کێشەکانی خاتون و خانمەکانمان بکەین کە وایان لێبێت کە چیتر جارێکی تر هەڵەیە کە کەسێکی تر تێکەوتۆ جارێکی تر کەسێکی تر بە هەمان هەڵەیە نەڕوا و کەسێکی پارێزراو بن. ئێمەمانێ خانمانمان هەمیشە پارێزراو بن لە هەموو هەڵەیەک، پارێزراو بن لە هەر شتێکە لە دەروبەرە یاخود لە دەرەوە ڕوبەڕوویانە بێتەوە. بۆیە ئێمەش ئەمانجی بەرنمەکەمان ئەمەیە کە خانمانێکمانەوێ، خاتونێکمانەوێت کە بڕوای بەخۆی بێ، کە بەهێز بێ، کە ژیانێکی خۆش بژی، کە ئاسوودە بژی، کە بە دڵخۆشیەوە بژی، چکە کاتێخوای گەورە ئەم ژیانی بۆ مرۆڤەکان فراهەم کردو بۆ ئەوەیە کە بە ئاسوودەی و بە خێر و خۆشی و دڵخۆشیەوە تیا بژین، نەک بۆی کە لە عەزاب و ناڕەحەتی و بێتاقەتیا بژین. وەرشێکیش لە دنیایە کە ڕوبەڕووی هەر کەسێکمانە بێتەوە تاقیکردنەوەیە کە ئەزمونێکە، بەڵام گرنگەوەی دوای ئەوە ئێمە چۆن بە پشتبەست و بەخوای گەورە بە پشتبەستن بە تواناکانت بە مامەڵەکردنت لەگەڵ دەوروبەردا بە شێوازێکی نوێ و بە شێوازێکی تازەتر بیتەوە ناو ژیان، کە ئەمە زۆر زۆر گرنگە بۆ هەرێکە لە ئێمە کە ڕاستە تووشی هەڵەیەکە بێ یاخود تووشی ناڕەحەتیەکە بێ یا کەسێک تووشی هەڵەیەکەکە، بەڵام دواتر بە متمانەیەکی تر و بە بەهێزترەوە لەسەر پێکانی خۆی وەسێت و بێتەوە ناو ژیان. ئێمە لەم بەرنامەی ئەم ڕۆمانە باس لە باوەژ نەکەین. باوەژن بەواتای ئەوەی کە کەسێک بۆ نمونە دایکی نەماوە بەڵام باوکەکە هەڵەسێت خاتونێکی تر ئەهێنێت و ئەیکا بە دایکی مناڵەکانی، کە ئەمە مەسئولەتێکی زۆر زۆر گەورەیە، بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە، چەنە بەرپرسیارەتێکی گەورەیە لەگەڵ ئەوشە ئیشێکی زۆر زۆر پیرۆزە کە تۆ ببی بە دایکی کۆمەڵێک مناڵ کە مناڵی خۆت نین. بۆیە زۆر بە بەرپرسیارەتیەوە زۆر بە هەستیارەوە بێ مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتەیە بکەین، چونکە ئەرکێکی پیرۆزە، کارێکی پیرۆزە کاتێ بە تۆ دراوە. بەڵام ئایا تۆ چۆن مامەڵی لەگەڵاکەی؟ ئەو کەسی کە بۆ بە باوەژنی لێدراوە چۆن مامەڵە ئەکا لەگەڵ ئەم بەرپرسیارەتیە و ئەم ئەرکەی کە پێی سپێراوە؟ ئەگەر بێت و بە شێوازێکی جوان، بە شێوازێکی باش، بە ئەوەی کە ترسی خوای گەورەی لە دڵا بێ لە مامەڵەکردنە، ئەوە ئەتوانێت ئەم دنیاش و ئەو دنیاش بۆ خۆی مسۆگەر بکە. بەڵام ئەگەر بە پێچانەوە مامەڵی کرد ئەوە ئەم دنیاش لە بەرچاوی خەڵک بێزراو ئەبێ و ئەو دنیاشی لەدەستەیە. جا لەبەرەوە ئێمە کەیسمان هەیە کە ئەمڕۆ هاتوون ئەیانەوێت دەردە دڵی خۆیان بۆ ئێمە بکەن و باسی خۆیان بۆ ئێمە بکەن و ئەزمموی خۆیان بۆ ئێمە بگێڕنەوە. بۆ ئێمەش بە خۆشحاڵی و پێشوازیمان لێکردن و ئێستاش کەیسێکمان هەیە کە ئەوێ قسەکانی خۆی بکات، بەڵام ئێمە دوای ناوبڕێک دێنەوە لاتان هەتاوەکو کەیسەکەمان ئامادا بێ، بۆیە لەگەڵمان نابن و پاشکەمێکی تر دێنەوە لاتان. ئازیزانی دیمەن تیڤ جارێکی تر سڵاوتان لێبێت. ئێمە ئەمڕۆ کەیسەکەمان ئامادەیە و ئەمانەوێ بیدوێنین و گفتوگۆی لەگەڵا بکەین. بەخێربێ خاتونگیان تریفەخان دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم بە خێراتنی و میوانە بەڕێزانە شەکەم. ئەم بەرنامەی تۆ بەرنامێکی زۆر باشە بۆ ئەوەی دووبارە کۆمەڵگە هۆشیار بێتەوە. زۆر سپاس دەکەم کە بوارە بە منیا و بە چەندەها کچی وەک من کە بێنە بەرنامەکەی تۆ ڕازی دڵیان باسکەن، باسی ئەوکەن کە چەند ئەناڵێنن بەدەست باوەژنەوە. من تەمەنم 22 ساڵە،
کە بەقەر 22 ساڵی ژیانم کردووە تەجروبەی ژیانم کردووە ستەمم لێکراوە ئازارم چەشتووە ئەمەی کە ئێستا باسیەکەم لەوانەیە کەمێک بێ و بۆ ئێوە بۆ ئەو بە ڕێزانشی خەمەڕوو من تەمەنم 5 ساڵ بوو کە دایکم وەفاتی کرد بەداخەوە کە من زۆر مناڵ بووم و لەگەڵ خوشکە 2 ساڵانەکەمان لە ماڵەوە بووین خۆم و باوکم و خوشکە 2 ساڵانەکەم لە ماڵەوە بووین و باوکم لەبەر ئەوەی نەی ئەتوانی ئاگەی لە ئێمە بێت لەبەر بە ڕۆژە ئەچوو بۆ سەرکار نەی ئەتوانی بە ڕۆژە ئاگەی لە ئێمە بێت ناچار دوای 6 مانگ بڕیارە هاوسەرگیری دووەم کات ئیتر لە دوای ئەوە ناخۆشی ژیانی ئێمە لەو کاتەوە دەستی پێکرد کە باوکم هاوسەرگیری دووەمی کرد باوەژنەکەم لە سەرەتا کە هاتە ماڵمان زۆر باش بوو لەبەر ئەوەی کە تازە بووک بوو کە دڵی گەرم بوو کە وەکو چاوێکی بەزەی سێری ئێمە کرد بەزەی بە هەتیوێکی وەکو من و خوشکەکەمە ئاهاتەوە زۆر باش بوو لەگەڵمانە لە دوای 3 مانگ ئیتر خراپیەکانی دەستی پێکرد زۆر خراپ بوو لەگەڵمانە ئەنی حسابی بۆ ئەوە نەئەکرد کە ئێمە مناڵین کە ئێمە ئەقڵمان بە هەنێشت هەیە ناشکێ بڕوا بکە چەنەها جار لەسەر ئەوەی کە دەرگای سەلاجەکەمان کردوێتەوە لێمان تووڕە بووە لێ یاوین و ئێستاش جێ سوتاویەک بەدەستمەوە ماوە ئەگەر کامێراکان بێنە پێشەوە پیشانی بینەرانی بن زۆر جار کە ئەچوومە قوتابخانە یعنی تەلبەکان یان ڕفیقەکانی خۆم ئەو جێ سوتاویان ئەبینی ئەیانزانی لە بینی خۆیانە ئەیانوت ئەمە باوەژنەکەی وای لێ کردووە ئەمە باوەژنەکەی لێ یاوە بڕوا بکەن کە ئێستا 22 ساڵم ئازاری ئەو کاتم بیر نەچۆتەوە کە لێ یاوم ئەو کاتە مناڵ بووم کە لی ئەم شەی وا هەبوو نەئەخەوتم ئەگیریام لە تاو ئازاری گیانم کە لی ئەم ئەو حسابی ئەوەی نەئەکرد کە مناڵێ ئەو کاتی کە باوکم ئاهاتەوە ماڵەوە خۆی ئەکرد بە فریشتە ئەوت کەسێکی ترە یعنی نەت ئەناسیەوە زۆر باش بوو لەگەڵمانە دەستی ئەهێنا بە قژمانە بەساق و بە قوربانمان ئەبوو بەڵام کاتێک کە باوکمە چوە سەرکار کەسێکی تر بوو ڕێک وەکو فریشتە و شەیتانی لێ ئەم کەسە لێمانی ئەیە ئەنجا جاری وا هەبوو هەڕەشەی لێ ئەکردین ئەیوت کە باوکتان هاتەوە ئەم شتانی بۆ باز نەکەن ئەم لیانانی بۆ باز نەکەن ئەگینا لەمە خراپترتان لێ ئێم یعنی هەڕەش کەوتووە ئەوەی کە هەڕەشەی لێ ئەکردین کە لای باوکمان باسی نەکەین ئێمەش ناچار بوون بۆی لێمانە قسەمان نەئەکرد لە دوای ئەوەی کە ئەم شتانە ڕوویا باوەژنەکەم مناڵی بوو ئەمە زۆر خراپتر بوو من لە تەمەنێکی زۆر بچووکا بووم هەم ئەبووە ئاگەم لە مناڵەکەی ئەو بووە هەم ئەبووە ئاگەم لە خوشکە بچووکەی خۆم بووە و هەموو ئیشی ماڵەکەشی پێ ئەکردم سەرڕای ئەوە یعنی خۆی وا دەرنەئەخست کە باوکم ئاهاتەوە کە ئەمە ژنێکی زۆر خراپە کە باوکم هاتەوە خۆی ئەکرد بە فریشتە ئیتر کە ئەنەما ئەم کەسە نەبووە ئەم خراپتر باوکیشە هەستی بۆ ناکرد کە بڵێت جارجار لەگەڵتانە دانیشێ یان بڵێ بۆچی تۆ دەست ئاوە سوتاوە یا بۆچی بێتاقەتی ئەشاردینەوە هەموو شتێک پێی ئەشاردینەوە نەمان ئەتوانی هیچ قسەیە بکەین و تەنانەت هیچ گرنگ هیچ مهتەم نەبوو بە جلوبەرگمان بە ڕواڵەتمان بە سەر و قژمان بە پاکتەمیزیمان یعنی ئێمە هەر جلی دراوسێ و ڕەفیق و خزم و ئیتر ئەو کەسانەمان جلی کۆنەمان لەبەرە کرد لە ژیان هەجلێکی تازەی بۆ ئێمە نەئەکڕی هەستی بە منە ئەکرد باوکرد جەنجار نیە و ئەگەر بکرایە لە 10 جارە لە 20 جارێک جلێکی بۆ کردنیش لەبەرەوەی باوکم کە هەز نەکا کە خراپە لەگەڵ ئێمە ئێستا بەڵامی تر باوکە هەستی بەم خراپیانە هەر نەکرد نەخێر پێی ئەشاردینەوە هەر جۆرێک بێ پێی ئەشاردینەوە نی ئێشت لای باوکم بیترکەین ئەم شتانە و ئێستا من زەواجم کردووە لەخوا بەزیابە 2 ساڵە زەواجم کردو و خاوەنی کچێکم مێردەکەم زۆر باشە لەگەڵ ما سپاس بۆ خوا کە خۆی گەورە حەقی هەموو ئەو ناخۆشیانی بۆ کردمەوە کە لە مناڵیات تووشم بووە و زۆر سپاسی مێردەکەشم ئەەکەم ئەنجا لەگەڵ ئەوەیە هەموو کاتێک کە نوێژ ئەەکەم دوعا بۆ مناڵەکەم ئەەکەم ئەڵم خوایە هەتا ئەو ڕۆژەی کە ئەچێتە ماڵ و حاڵی خۆیەوە من نەمرم ئەو کاتی کە ئەو چۆ ماڵ و حاڵی خۆیەوە بم بەرەوە بۆ لای خۆت کێشەم نییە و باوەژنەکەشم ئێستا نەخۆش کەوتۆ لە جێگای تر پێویستی بە کەسێکە کە یارمەتی با پێویستی بە کەسێکە ئاگەی لێبێ من و خوشکەکەم جارجار سەردانی ئەەکەین ئەویش لەبەر خاتری خوا لەبەرەوەی کە خوایەک هەیە حەقی هەمومان ئەسێنێ ئەگەی لە هەمومانە ئاگەی لە باش و خراپیەکەمانە لەبەر خاتری خوا سەردانی ئەەکەین تر کوڕێکیشی هەبووتم کە باوەژنەکەم مناڵی بۆ ئەو کاتە ئێستا کوڕەکەی لە ئەوروپایە و
هیچ ئەگەر هەفتەی جارێک پەیوەندی پێوە بکات بە خەیاڵیان نایە کە دایکی باشە یا خراپە بەڵام من و خوشکەکەم سەردانی ئەکەین ئەوەی کە بۆی ماوەتەوە تۆ خوشکەکەتن بەڵێ بە ئەکیدی وەکو وتم کە خوا حەقی کەس نافەوتێنێ خوایەک هەیە کە ئاگەی لە هەموو شتێکە لەسەر ئەم دنیایە. طبعا خاتونگیان ئەمی کە تۆ باسیەکەیت یعنی کێشەیەکە زۆرینەی کەس بەمە تێپەڕیوە کە کێشەی باوەژنە دایکی دووهەمە کە ئێمە بەداخۆ کاتێکە ناوی ئەوەی لێ ئەدرێت کە دایکی دووهەم بێت کە ئەمە دایکی دووهەمە و دایکی ئەوەیە کە ئەم مناڵانە سەر لە نوێجارێکی تر سۆز و عەتف و خۆشەویستی و هەستێکی باشیان باتێ بەڵام بەداخەوە کە ئەمەی ئەیبینین یعنی کە تۆ باست کردوتت سووتان یعنی ئەمە مرۆڤێک کردوتی بەرامبەر بە مرۆڤێک یعنی تۆ گەر ئێمە واز لە هەموو شتێکی تر بێنین یعنی زۆر جارەڵین مرۆڤایەتی ئینسانیەت ئەمە شتێکی زۆر زۆر گەورەیەکە لە هەر کەسێکە هەبێ یعنی تو کاتێک کە زوڵم لە مناڵێکە کەیت بە سووتان ئەمە کێ کردوێتی ئافرەتێکی تر کردوێتی بەرامبەر بە کچێکی بچکۆلانە ئەنی گەورەترین زوڵمە کە ئەکرێ بەرامبەر بە کچێک کە هیچ دەسەڵاتێکی نییە ینی مناڵێک کە هیچ دەسەڵاتێکی نەبێت و ئا بۆ شێوازە زوڵمێکی لێ بکەیت کێش کردوێتی بەرامبەر بکوێ ئەگەری مەواز لە ئافرەتەوە مشتێکی بین ئەمە ئینسانێک کردوێتی کاتێکە گەورە بووم عەقڵم بە دنیاشکە ینی بیرم لێ ئەکردەوە باشە چۆن توانی ئەم کەسەوا بکە چۆن ئەتوانێت ئەو نەخراب بێ چۆن ئەتوانێت ینی ئێمە ئەو کاتە مناڵ بووین چۆن توانێتی لەگەڵ مناڵێکی ئاوا بێتاوانە خراپ بێ لی بە دەستی زوڵم کە بەم شێوازەکە کە تەبارم 22 ساڵە ناوی باوەژنێنن لەرزم دێت یعنی لەوانەیە کە باوەژنی خراپ پیش نەبێ لەوانێ باوەژنی باشیش هەبێ بەڵام یعنی سپاس بۆ خوا و ئەوە فەزلی خوایە بەڵام چارەنووسی من لە باوەژنە خراپەکەیا بوو لە خراپەکەیا بوو لەو بوو کە زۆر یعنی سپاس بخوا کە خۆی گەورە وای لێ کردم هیوای خستە دڵمەوە و ئەوەشی کە زەواجم کرد لەگە کەسێکی باش و گونجاوە کە هەموو ناخۆشیەکانی ڕابردوومی بیر بردە لەخوا بەزابێ ئەمە شکری خۆی گەورەی ئەوێ کە تۆ ناڕەحەتیەکانت تا سەر نەبووە ڕەحەتیەکانت بەردەوام نەبووە ینی سپاس بەخوای گەورە کە تۆ ئێستا هاوسەرێکی باشت هەیە کە خوشکەکەی تریشانت ڕزگار کردو و لای خۆتە و ئێستا واشی لێ هاتووە کە ئەو پێویستی بە ئێوەیە ئەو پێویستی بە ئێوەیە کە ئەمە شتێکە سوپاسی خۆی گەورەی لەسەرەوە بەڵام لەگەڵ ئەوەشا دڵنییا بە هیچ زوڵمێک تا سەر نابێ هیچ زوڵمێک ناتوانێت تا سەر لەگەڵ خۆیان بەرێ ئەو زوڵمێکی لە ئێوە کردو خۆی گەورە حەقی لێسەنێتەوە ینی ئێمە بەدەر لە هەموو شتێک یاندەمە بیر لەوە بکەرەوە کاتێکە تۆ زوڵمێ لە هەر کەسێکەکەی بەڵامە ببیری ئەوە تەبێت کە خۆی گەورە ئاگای لێتە کە خۆی گەورە ڕقیبە بەسەرتەوە هەموو دایکەکان لەشیان ساغ بێ و خوا هەموو دایکەکان بۆ کچەکانیان بێڵێ و کەس بێدایکی نەبینێ بەڵام ئیتر ئەمە جاری وا هەیە قەدەرێکە و کچانێک تەیەکەون کوڕانێک تەیەکەون ینی من هەر لەم ڕۆژانەیە کەسێک پەیوەندی پێوە کردم لە ئەوروپا بوو کە کچێک بووتی من سێ برام هەیە و باوژن بەخێوی کردوین یعنی شتی ئەمەە ناڕەحەتی ئەگەڕایەوە لەسەر باوژنەکەی ئێساوتی من سپاس بەخوای گەورە کە ئێستا زەواجم کردو چون بۆ ئەوروپا و مێردێکی باشم هەیە بە هەمان شوی کە تۆ باسە کرد بەڵامەوی مەسیری سێبراکەم لە بەردەستی ئەو باوژنەیە هەمووی مەسیریان فەوتاوە زۆر ناڕەحەت یعنی شتی وای باس کرد من نەمەتوانی گوێی بۆ بگرم ئەمەە ناڕەحەتی باسە کرد بەڵام لێرەوە بەو ژنانە ئەڵێم کە ئێوە دایکتان پێوترێ دایکی دووهەمتان پێوترێ ئەین چۆن ئەتوانی چۆن دڵت دیە چۆن ئەمە ڕێگە بە خۆتەی کە زوڵمی بەم شێوازە بکەی لە مناڵێک کە بێدەسەڵاتە لە مناڵێک کە هیچ دەسەڵاتێکی نییە کە تۆکو دایکی دووەمی خۆی سەیرەکە یعنی من پێتەڵم ئەگەر تۆ باشەیەک بکەیت ئەو هەتا ماوە ئەو باشەیە بۆ تەنووسێ هەتا ماوە ئەو مناڵانە ئەو باشیان لەبەرچاوە بێ وەلەو دنیاش خۆی گەورە پاداشتی باشەکەت بە بێسنوور پاداشتایەتەوە بەڵام کە زوڵمێکی شکر ئەو زوڵمە ینی چۆن ئەوێری سبینێ ڕوبەر لە قیامەتە ئەوەستی چۆن ئەوێری ینی ئەمە بەڕاستی قورسە زۆر قورسە بەڵام سپاس بەخوای گەورە کە تۆ کۆتایەکەت کۆتایەکی باش بوو کە تا سەریش نەبووە زەمن بینەرانە یانێ قسە بکەن فەرموخاتونکەن سەرەتا دەستخۆشی بۆ کەناڵەکەتان و دەستخۆشی بۆ بە تایبەتی بۆ ئەم بەرنامەیە بەرنامەی خاتون حەزەکەم مداخلەیەکی قسەکانی و خاتونە بکەم هەست دەکەم ئێمەی ئافرەتان جارێکە خۆمان لەگەڵ خۆمانە بەڕاستی کێشەمان هەیە ئەمە بە هەمان شێوە ئەم خاتونە ئافرەتە و ئافرەتێکیش عەزەتی کردووە یعنی پێم وایە ئەبێت کۆمەڵگاکەی ئێمە بە تایبەتی ئەم بەرنامەیە کە باسی خانمەکەین و خۆشم ئافرەتم ئەبێ ئافرەتەکان لەوە تێبگەن کە نابێت ئێمە یعنی بە هەمان شێوە بەڕقێک و یاخود بە توندوتیژیەوە سەیری هەمان ڕەگەزی خۆمان بکەینەوە یعنی ئەمەوێت لێرەوە هەنێ شت بڵم زۆر کات ئەمە ئەیگەڕێنمەوە بۆ ڕێکخراوەکانی ژنان
یعنی بەڕاستی چونکە ڕێکخراوەکانی ژنان وای کردووە ئەوەندەی باسی ماف کردووە ئەوەندەی باسی ماف کردووە ئەرکی هەر یەکێک لە ئێمە ئافرەتی پێشچووەتەوە من وەکو خۆم چەند جار کە سێری ڕێکخراوەکان دەکەم یاخود گوێ لە بەرنامەکانیان ئەگرم هەستەکەم بەس باسی ماف ئەکات ئەم ڕێکخراوە نایە باسی ئەرک بکە ئەنجا ئەم ئەرکە ئیتر لە بەرامبەر ئافرەتی ترا بێت لە بەرامبەر پیاوە بێت یاخود لە بەرامبەر مناڵە بێت یعنی ئەگەر ڕێکخراوەکان ئەوەندەی باسی مافەکەن و باسی ئەواکەن کە ژن ئەبێ ئازاد بێت باسی ئەو بەرپرسیارەتی بکەن کە لەسەر ئافرەتە کاتێک ئافرەتێک یعنی کۆمەڵک مناڵی تر ئەدرێتە دەستی ئێ باشە خۆ مناڵانی تر هەر لە ئافرەت بوون و ئەو مناڵانە بەشێکیان هەر ئافرەتن ئێ تۆ فێر بە ڕێکخراوەکە فێری ئەو ئافرەت ئەوە بکە فێر بە کە مافی ئافرەتێکی کە بپارێزێ دواتر داوای ئەرک و بەرپرسیارەتی لە ڕێدەسی بەرامبەر گرمایکەکەش نزیک کردێتەوە زۆر باشە بوو دەستخۆش ئەگەر قسێکرد نەماوە ئەو خاتونش قسە بکە بەڵام پێشەوەی تۆ قسە بکەیت خاتونگیان ئێستا بۆ نمونە باوژنەکەت ئێستا هەست بە پەشیمانی ناکا کە ئێستا محتاجی ئێوە بۆ ئێوە خزمەتی ئەکەن ڕۆژە لە ڕۆژان نەیوتووە کە من پەشیمانم لەسەر ئەوشتانی کە بەرامبەر بە ئێوە کردومە نەخێر بەداخەوە حتا ئێستا ئاعتراف بۆ ناکا کە ڕوانێ بەدەموچایە سەرێکی پەشیمانی لە ناوچەوانیان نووسراوێ بەڵام قەت بەدەم دەری نابڕێت بەدەم دەری نابڕێت ئەوش بەداخەوە ژێکی ترە لە شتانی کە وای لێ هاتووە ناتوانێت داوای لێبوردنیش بکە ناتوانێتدان بە هەڵەکەی خۆیان بنێ ئەی زۆر جارە بینی کەسێک هەڵەیەکەکە کەسێک تاوانێکەکە کەسێک زوڵم لە کەسێکەکە بەڵام دواتر یعنی ئەوە شیتیان نییە کە دوای ئەوەی کە بینی کە ئەو کەسە چەندێ باشە لەگەڵی داوای لێبوردنێ بکە یاخود دان بە هەڵەیەکی خۆیان بنێت کە غرورێکی تایە ئەم غرورەی وای لێکە نایڵێت تووشی خراپەی ئەەکە بالضبط بەڵێ دەستخۆشی بۆ بەرنامەکەتەکەم بداخەکەین ڕووداوی کە باسی کرد زۆر ناخۆشە ینی بە هەر کەسێ بەسەر ئێمە بێت پێی ناڕاحەتە بین نیگەرانی کاتێک کە باسی باوەژنەکەی ڕاستە باوەژن ئەبێ بە دایک بەڵام دایک بوون جیا لەگەڵ ئەوەی کە دایکایەتیەکە دایکەتی ئەرک و بەرپرسیارەتێکی قورسە هەموو کەسێکیش ناتوانە پێڕەویکە بەڵام بەڕای من دایکی مناڵێک زۆر جیاوازتر لە باوەژن بۆ مناڵێک چونکە باوەژن بوون تۆ فەرز نییە لەسەرکە مناڵێ بەخێوکەی خۆت نییە بەڵام ئەگەر ئەو پیاوە بۆ نمونە لە بەرامبەر ئەو بەرپرسیارەتێکە ئەم ژنە هەڵێگرێ پاداشتی باتێ وای لێ بکە کە خۆشەویستی ئەم مناڵانە زیاتر بخاتە دڵیاوانە مەسەڵەن بۆ نمونە ژنێک مناڵێ بەخێوگە کە هی خۆی نییە بەڵامی پیاوەکەیەتی ئێبە پیاوەکە بە جۆرە پاداشتی باتەوانێت لە بەرامبەر ئەم بەرپرسیارەتیە کە ژنەکەەوە هەز نەکە تەنها بۆ مناڵ بەخێوکردن هاتووە خۆشیێکی باتێ ژیانی تەنها بۆ بەخێوکردنی مناڵ نەباتە سەر ئەمە ڕوویەکەوە ڕووی تری شەیە مەسەڵەن ئەکوێتە سەر ئینسانیەتی ئەو دایکە لەوانەیە ئەو باوەژنەکە ئەو مناڵە بەخێوەکە هەموو ینی مرۆڤێک ئەو هەستە ئینسانیتیانە کە بێوێ مناڵێ بەخێوکەکەی خۆی نییە ئەمە ئەکوێتە سەر ینی لایەنە معنەوێکی ئافرەتەکە خۆی بۆ دووە میشانەوەکەوەی کە باسم کرد پیاوەکە زۆر زەڕورە ئیتر ئەوەی کە ئەمێنێتەوانە ئەکوێتە سەر وجدانان ینی بۆ نمونە ئەگەر ئێمە بڵین بەڕاستی هەموو باوەژنێ خراپ نییە و هەموو باوەژنێکیش باشیش نییە کەواتە ئەمە ینی پەیوەندی هەیە بە خودی کۆمەلگا خۆیوانە و هەنێشت هەیە بۆنەوە ئاکات کە ئەو ئافرەتە خراپێ یان واکە ئەو ئافرەتە باش بێ ئەبێ هەموو ئەمانە ینی تەنها خێزانەکە لی بەرپرس نەبێ کۆمەلگالی بەرپرس بێ مەسەل لایەنی پەیوەندیداری بەرپرس بێ هۆشیاری زیاتر بڵاو بکرێتەوە یەکێ لەو نمونە جوانانە ئەم بەرنامەیە کە هێشاری ئایا بۆ ئافرەتانەی کە ڕۆژێک بە باوەژن یان بە زرداک یان ڕەنگە ئەم قسەی من ئەو فکرە بخاتە مێشکی پیاوێکەوە ڕۆژێ من هاوسەرەکەم نەما کەسێکم هێناوکو باوەژن چۆن تەعاملی لەگەڵاکەم بۆ ئەوەی بێ بە دایکێکی باش بۆ مناڵەکەم دەستان خۆش دەستی تۆش خۆش بە خاتونگیان ئەگەر کەسێکی تریش هەبێ قسەی هەبێت لەسەر بابەتەکە پێشەکی سوپاسانەکەم بۆ ئەم بەرنامە جوانە بەخێر بەئێستا چامان وتەیەکی کوردەواری هەیە ئەڵێ باوەژن خوا ناناسێت من بەڕاستی ئەو تێم زۆر پێ ناخۆشە چونکە من هەر لە مناڵیەوە قەرزاری سۆز و مهرەبانی ئافرەتێکم بە ناو باوەژن بەڵام بە تامی دایک ئەو نمونە جوانانشمان هەیە ئەنی پێم خۆشە ئەو نمونە جوانانش باسکەین کە وتت قەرزاری ئافرەتێکم بە تامی دایک ئەوە شتێکی زۆر ئێستاش ئەم دقەیش یعنی ئەو مرۆڤێکی ئاسایی نییە من ناوم فریشتە من طبعا هەل لە تەمەنی یەک ساڵیەوە دایک وفاتی کردووە کە چۆن بەندینێ هەڵێناوە ئەم ئافرەتەم بینیوە بڕواتە بێ مامۆستا هەستم بە بێدایکی نەکردووە تاکو ئەم دقەیە یعنی وای بەخێو کردوم نەمزانی و ئەمە داکی حەقیقی خۆم نییە نەکەر بۆ خۆم بۆ مناڵەکانیشم بۆ مناڵەکانی خۆشت بۆ مناڵەکانی خۆشم بڕواتە بێ لە خۆم دەوری نەنکێکی باشیشان بۆ بینە لە خۆم زیاتر خۆشیانی ئەوێ
کە ئەڕۆم سەردانی ئەەکەم ئەگەشێتەوە بڕواتە بێ کە یەمەوە لە دوام ئەگری یعنی نەکرد خۆمی ئێوە چەند خوشک و برابوون لە ماڵەوە؟ بەڵێ دایکم تاعاان دایکی من ژنی یەکەم بوو بەڵێ ئەم باوەژنم ئێستا پێم ناخۆشە پێ بڵم باوەژن بەڕاستی ینی بەدەممان نایە بەڵێ ئەمە ژنی گەورەیە ئەتر دایکم تقریبن 2 ساڵێک خێزانی باوکم بوو وفاتی کرد من و برایەکم براکم لە خۆم ناوتر تاعاان هەردووکمانی بەخێو کرد یعنی وەکو دوانێک چکە بینمان ئەوە نەبوو وەکو دوانە خۆی مناڵی تری هەیە؟ بەڵێ لە باوکم سیانی هەیە 3 مناڵی تری هەیە یعنی لەگەڵ مناڵەکانی خۆیان چۆنە بۆ ئێوەش لاچە باشتر بێ زیاتر غیرەم لەکەن ینی ئەڵێ باش ئێمە هەموو شتێکی بۆکەین بۆ هەر تۆ جیاوازی تۆی خۆشترەوێ ینی غیرەم لەکەن سپاس بخوا ئەم من باشە مامۆستا یعنی دوانی بەخێو کرد ینی زۆر قورسە مامۆستا تۆ مناڵ بەخێو کە هی هەوی خۆت بێ ینی قورسە بەڕاستی بەبێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان من دڵم لێ عاجز بوو بێ لەوانەیە من ڕۆژێک لە ڕۆژان دڵی ئەوم عاجز کرد بەس ئەو هەرگیز مامۆستا کە لە داوام ئەهاتمەوە دڵی نەئەهات ئیشم پێ بکار بەڕاستی ینی ئەیود تۆ بخوێنە ئیسراحەت کە هیلاکی چێشت ئامادەیە لە کاتی خۆیان نانی ئامادا کرد بۆمان یعنی بڕواتە بێ کە هەڵە سام لە خەو هەندێ ینی زۆربەی بیانەکان یعنی کولێری گەرمی بۆ ئەکردین یعنی ئەوە قورسە تۆ هەستی بۆ یعنی کولێرە بکەی بۆ کێ بڕواتە بێ مامۆستا ئەم من ئێمەی خۆش ئەویە یعنی نازام چۆن وەسف ناکرێ یعنی من کاتێ کە ئەڵێم کاتێک کە دایکم باش بێ وە ئەزانم هەموو دنیا باشە یعنی ئەوە نەبخۆشەوێ ئێستاش یعنی ئەمەنە یەکترمان خۆشە بێ چۆن بڵێ عاشقی یەکتری لەخوا بەزیاد هەر بەڕاستی عاشقی یەکتری زۆر خۆشەکە گوێ لەم نمونانە شەگرین یعنی ئەمالێت ئەڵێن سپاس بخوا کە کەسانی زۆر باش ماون کەسانێکی وا ماون کە بتوانن جێگەی سۆز و عەتف و هەموو شتێکی دایک بگرنەوە بۆ کەسی بەرامبەرەکانم هەموو جارێک دەستخۆشی لێکن لە دایکم ئەڵێ یعنی ئەوەی تۆ کردوتە قەت بە ئێمە نەکراوە بە هیچ کەس ناکرێ یعنی هەر لە ئێرەوە بە قوربانی لۆچەکانی دەستیە بم زۆرم خۆشەوێ زۆر ینی وەسف ناکرێ ناتوانم نە پێناسەی کەم یعنی چۆن بڵێ دووبارە نابێتەوە ئافرەتیوە خی گەورە بۆ شتان بێڵێ خۆی لە خۆیان فریشتەیەەکە خی گەورە بۆ ئێوەی بێڵە و هیوادارم بێڵێشکێنەیەشی مامۆستا زۆر خۆشەوێ ئامین ئینشەڵڵا ئامین زۆر خۆشە زۆر خۆشەکە ئەم نمونە جوانانە شەبین ینی بەڕاستی ئێمە دڵخۆش کرد کاتێکە نمونێکی ئاوا جوان بێت ئینشەڵڵا خی گەورە تەمەندرێژی کە و پاداشتی چاکەکانی سەدقات و سەدقات باتەوە کە دڵنیام لای خی گەورە پاداشتێکی زۆر چاکی شێبێ هەموو باوەژینێ خراپ بێ ینی باوەژن بە کەسایەتی و بە زەمیر و وجدانی خۆی کەوتووە بزەبت ئەم بابەتە بابەتی وجدانە بابەتی مرۆڤایەتیە بابەتی ئینسانیەتە کاتێککە تۆ ئەم ئەرکە پیرۆزە ئەگریتە ئەستۆ ینی مناڵم ئەرکێکی زۆر پیرۆزە چونکە ئێمە کاتی هەر کەسێکە چێتە پرۆسی هاوسەرگیریۆڵین کەسێکە زەواجی کرد کەسێکە چۆ پرۆسی هاوسەرگیریەوە بەڵام ئەم نەک چۆتە پرۆسی هاوسەرگیریەوە ئەم یەکسەر لەگەڵ پرۆسی هاوسەرگیریە بۆ بە دایکیش ینی بەرپرسیارەتەکەی گەورەتر بووە مەسئولیەتەکەی گەورەتر بووە ینی جارە ئێمە بێ ئەو ئافرەتانی کە زەواجەکەنەوە ئەو کچانی کە بڵین زەواجەکەن بە پیاوێک کە ژنەکەی مردووە و مناڵی هەیە ئەبێ یەکەمین شت ئەم پرسیارە لە خۆی بکە بڵێ ئایا من ئەتوانم ئەم مەسئولیەتە هەڵگرم ئایا توانم ئەم ئەرکە بکەمە ئەستۆی خۆم ئایا توانای ئەوم هەیە دایکایەتی بکەم بۆ مناڵێکە مناڵی خۆم نییە ئەمە زۆر گرنگە ئەم پرسیارە لە خۆی بکات چکە بەڕاستی ئەگەر ئەو توانایی نەبێت چوونە ناو ئەو پرۆسەیە بەبێ ئەوەی توانای هەبێ لەگەڵ ئەوەشا کە خراپیش بێ لەگەڵیانەوەکۆی ئەم خاتونە باسی کرد ئەوە ئەسڵن نەویژدان قوبوڵی ئەکا مرۆڤایەتی و ئینسانیەت قوبوڵی ئەکا یعنی لە هیچ شتەکە جێگەی نابێتەوە لە هیچ ئاینێکە لە هیچ ئایدۆلۆژیەکە شتێکی وات جێگەی نابێتەوە کە تۆ بتوانی زوڵم لە مناڵێکی بەری و بێتاوان بکەیت ئەگەر ناتوانانی ئەو بەرپرسیارەتی هەڵگری مەچۆرە ناو ئەو چکە ئەمە دایکایەتی ئەمە تەنها پرۆسی هاوسەرگیری نییە ئەمە دایکایەتیشە لەگەڵ یعنی دوو پرۆسێ لە هەمان کاتە جا خۆشمان نزانین کە بەخێوکردنی مناڵ زۆر جیاوازە لەگەڵ پەروەردەکردنی مناڵە بەخێوکردنەوەی کە تۆ پێداویستە مادیەکانی بۆ دەستەبەرەکەی ئەی پەروەردەکردنی مناڵ کۆکۆم خاتونە ئازیزە باسی کرد ئەم بەخێوکردنەکەشی نەکردووە یعنی کە مافی خۆیان بۆ کە باوکیان مەسرفێکیان تیاکە بۆ جلوبەرگیان بۆ پێداویستی ڕۆژانیان ئەوەشی بۆ نەکردوون کاتێککە ئەوشی بۆ ناکە لەگەڵ ئەوشە لە ڕۆمەعنەویەکەشەوە هیچیان بۆ ناکەەوە خراپیشە لەگەڵیانە ئەمە بێوجدانێکی زۆرە بەڵام سپاس بخوای گەورە کە خۆی توانیوێتی کە
زەواج بکات و ئێستا لە ماڵ و حاڵی خۆیان بێت و ئەمەش ببێ بە وانەیەک بۆی بۆ چەنەها کەسی تر کە بتوانێت چەنەها کەسی تر هۆشیار بکاتەوە ئاگاداری بکاتەوە کە ئەمە زوڵمێکی گەورەیەک لە مناڵێکە کرێت و تەمەندرێژیش بۆ دایکی دووەمی تۆ دایکی خۆت هەر بڵین دایکی خۆت خی گەورە تەمەندرێژیکە ئێستاش و پێشووترش و هەموو کاتێکە دایکی خۆمە چکە من دایکی من بەسەر ئەوە هاتو مامۆستا نەک ئەو بەسەر دایکی من هاتی ینی ئەو یەکەم ژنی یەکەم بووە دایکی تۆ ژنی دووهەم بووە یعنی بێنە پێ چاوی خۆت قورسە بۆ ئافرەتێک کە مناڵی هەوی خۆی بەخێوکە يعني أو من دايكي خمنا ناس ما مصتا يعني يستاش يعني هر ويني شينية تعمل بيبينا بزام دايكم شلون الشكل يعني هنو بينيو تناند شغل شي نعزانم يعني أو واي برك دوتو بمان هسم روجك لروجا من هسم ببدايكي نكردوه لەخوا بەزیابێ و تەمەندرێژی بۆ ئەم ژنانی کە بەم شێوازانە کە بەم شێوازات چێتە ناو پرۆسەکەەوە بەم شێوازات چێتە ناو ئەوی کە ئەم مناڵانە ئەو مەسوولێتە گەورەی بخاتە سەرشانی خۆی و ئەم مەسوولێتە گەورەی هەڵیگرێت دەستە خۆش بێ ئیشەڵڵا ئامین ئیشەڵڵا هەر تەندروست باشە بێ و زۆریش باشە بێ تەوان ئێمە ئەمە کەیسی یەکەممان بوو بەڵام ئێمە کەسێکی تریشمان هەیە کە هەر باز لە باوەژن ئەکا باز لە دایکی دووهەمەکە بزانین گوێبیستی ئەو کەسی تریشان بین بۆیە دوای ناوبڕێک و دێینەوە لاتان بینەرانی ئازیزی دیمەن تیڤی جارێکی تر سڵاوتان لێبێ لە پێش ناوبڕەکە ئێمە شرۆڤەی کەیسێکمان کرد و ئێستا کەیسێکی تر لێرە ئامادەیە ئێمە بە خۆشحاڵیەوە گوێ بیستی ئەبین بە خێربەی خاتونگیان خۆشحاڵ بووین کە لێرەیت زۆر سپاس سەرتا سڵاو لەبێ مامۆسایگیان ئەمەوێ دەستخۆشی بەرنامەکە لێ بکەم بەڕاستی زۆر پێ خۆشحاڵم کە توانیمە بەشداری بکەم لەم بەرنمەیەدا و بەڕێستان لە نزیکەوە گوێم بۆ بگرنەوە هەروەها بینەرانیش منیش حەزەکەم وەکو کەسانی تر باسی ژیانی خۆم بکەم وەکو باوەژنێک کە لە کۆمەڵگەی ئێمەیان بەداخەوانێ باوەژن بە کەسایەتێکی زۆر خراپ ناسێنراوە من بۆ ماوەی 3 ساڵ لە زەواجم کردووە هاوسەرەکەم بەداخەوانێ ینی حەزم نەئەکردوا بووایە پێش ئەوەی زەواج لەگەڵ منە بکە ژنی هەبووە بەڵام دیارە بەهۆی نەگونجاندن و کێشەوانە و هەروە کێشە خێزانیەوانە جیا بوونەتەوانێ ژنەکەی پێشەوەی جیا بێتەوە لەی دووگیان بووە مناڵەکەی یاوەتەوە بێ لە لەدایکبوونی مناڵەکەیدا بەڵام هاوسەرەکەم لە سەرەتا لە ڕێگەی برادێکمەوە ناسی سەرەتام تێکەڵ بووین قسەمان کرد باسی ژیانی خۆی بۆ کردم کە چۆن بۆ پێشتر چۆن ژیاوە بەڵام من وەکو خۆم هیچ کێشەیەکەم نەبوو بەڵام کاتی بە ماڵەوەموت سەرەتا ڕازی نەبوون ئەوە تۆ کچی چۆنە بێت زەواج لەگەڵ پیاوێکا بکەی کە مناڵی هەیە تۆ دواتر ئەبێ بە باوەژنەوە ئەبن هەر شتێک بەسەر ئەو مناڵەیە بێخەی تۆ ئەگرن ئەو مناڵی هەیە تۆ ناتوانانی دایکایەتی بۆ بکەیت بە قسەکانیان زۆر ئازاریان ئەیان من هەموو کات بیرم لەوە ئەکردەوە کە بوون بە دایک ئاسانە بەڵام دایکایەتی زۆر قورسە مەرج نییە ئەوەی کە مناڵی ببێ بتوانێت دایکایەتی بکات لە کەسەکەی پێشووتردا ئەو خاتونە باسی کرد کە دایکی ئەو باوەژنی کە بەڕای من ئەوە باوەژن نییە ئەوە کەسایەتێکە کە مرۆڤ نییە ینی وەکو ئینسانێک هیچ کەس ناتوانێت ئەوە ئەزێتی مناڵێکی 2 ساڵ بە من خۆم کە ئێستا بووم بە دایکی کوڕەکەم ئەیبم بۆ بازار ئەیبم بۆ باخچۆکان جاری وای ماچی دەستی ئەەکەم من زۆر کات کە خۆشم دایکم بەخێوی کوڕم نە باوەژن بووە هیچ شتێک تەنها جاری وا بۆ بێنازیم دیوە بەس من نامێ ئەو بێنازی بێدایکایەتی ببینێ لەوە ئەچی ئەگەر دایکی ڕاستەقینی خۆی بمایە ڕۆژە لە ڕۆژان زلەیەکم لێ باە یاخود ئازێتم بە یاخود بێنازیەکی ببینە بەڵام چونکە وای جاری وای ئێستا ئێمەی دایک جاروای لە مناڵەکەشمان تووڕەبین لەوانەیە قسەشی پێ بڵین لەوانەیە بۆ شتێک ڕاستی کەینەوە هەڵەکانی پێ بڵین کە ئێمە دایکی حەقیقی مناڵێکیشین جاروایە تووشێم حاڵەتانە ئەبین بۆیە ئەمە ئەرکەکە قورسترە بێ کاتێککە مناڵەکە مناڵی خۆت نەبێ و بتانی بە شێوازێک پەروەردەگی کە تۆڕەژ نەبیلی بێنازیەکیش نەبینێ دەستخۆشیت لێکم زۆر سپاس دەکەم دواتر ماڵەوەمان ڕازی بوون کە زەواج لەگەڵکەم ئیتر سواز بۆخوا لە ڕۆژەوەی زەواجم کردووە لەگەڵ ئەم پیاوەیە بوومە دایکی کوڕەکەی و باوسەرەکەشم وتووە کە نامەوێت مناڵم بێت تا کوڕەکەمان نەبێ بە 10 ساڵ لەبەرەوەی نامەوێت نازی بێدایکی ببینێ یاخود دی دووبارە و دیسانەوانە نای باوەژن بە خراپ بڕوات حەز ناکەم ئەو دیاردەیە بمێنێت چکە ئینسان بەدەست خۆیەتی یعنی چ دایک بی باوک بی هەر ئینسانێک بی ناتوانانی یعنی ئەو شتە دەرهاق بە کەسێ بکەیت ڕاستە تو دایکی ئەو کەسەنیت بەڵام خۆت مادەم ئەو ڕێگێت هەڵبژار
قبولی بکە ینی تۆ ئەوش بە مناڵی خۆت بزانە چکە ئینسانبوون زۆر جوانە ئێمە دینی ئیسلاممان هەیە ینی دینێکی زۆر جوانە ڕەبت نییە بۆی کە تۆ باوەژنمی پێویستەکە خراپی ئەو مناڵی تۆ نیە پێویستەکە خراپیت لە کۆتایی قسەکان مامە بڵم دەستخۆشی لە تۆکەم خاتونگیان زۆر سپاس ئەەکەم ئەمە بڵم بەر لە هەر شتێک ئەگەر بەمانای کەلیمە مرۆڤ بێت قەت ڕۆژە لە ڕۆژان جورئەتی ئەوە ناکە کە ئازاری مێرو لێ بێ جێ بکا بە مرۆڤێکیش زۆر سپاس دەکەم مش سپاسی تۆ ئەەکەین و دەستخۆشی زۆریش لە تۆ ئەەکەین و من ئێستا زۆر دڵخۆش بووم هەم بەمەی کە بەڕێزت باسی کرد هەمیش ئەم خاتونەی کە لێرە ئامادە بوو باسی دایکی دووهەمی خۆی کرد ینی بەڕاستی ئەم نمونانە نمونی زۆر جوان هیوادارم کە ئەو ژنانی کە ئێستا گویان لە ئێمە ئەو ژنانی کە ئێستا بۆ نمونە پێ ئەو ترێ باوەژن و مناڵێکی تری مناڵی هاوسەرەکەی بەخێوەکە گوێی لەم قسانی ئێوە بێ ینی بەڕاستی ئەمە نمونەیەکی زۆر جوانە کە تۆ بەم شێوازە مناڵێک پەروەردە بکەی مناڵێک بەخێو بکەی خۆشەویستی و سۆز بۆ مناڵێک دەرببڕی کە مناڵی خۆشت نیە و مناڵی هاوسەرەکەتە ئەمە نمونەیەکی جوانە کە هیوادارم هەمووی ئاگای لەم بەرنمەیە بێ و گوێشی لێ بگرێ و جێبەجێشی بکە ینی بەڕاستیمە کارێکی مرۆڤ دۆستانەیە کارێکی ئینسانی ینی تۆ بەدەر لە هەموو شتێک تۆ ئینسانی ئەوش ئینسانێکە لە بەردەستۆ ئەمە لانە تاقیکردنەوەیکی خۆی گەورەش بێ بۆ تۆ ئەی زۆر شە دێتە ڕێی هەریەکە لە ئێمە تاقیکردنەوەیکی خۆی گەورەیە بۆ تۆ تاقی تەکاتەوە بە مناڵێکی تر تاقی تەکاتەوە بە مناڵی هاوسەرەکەت تاقی تەکاتەوە بەوەی کە تۆ ئەخاتە ناو پرۆسەیەکەوە کە مناڵێک لە بەردەستا بێ و مناڵی خۆت نەبێ بزانی چۆن مامەڵی لەگەڵاکەی بۆیە لە ئاست ئەو تاقیکردنەوە گەورەیە بە یعنی وجدانت بەکاربێنە ینی زۆر جار ئینسان ئەگەر دای بڕنیت لە هەموو بەها مرۆییەکان ئەگەر مرۆڤێک بێنی هیچ وجدانی تیانە بێ لە ڕەوشت و ڕفتاریە دواتر ئەم مرۆڤە فەرقی نییە لەگەڵ ئاژەڵێکە کە دوو لە ڕووی ئێوە باسی ئاژەڵێکە کەم چووکە بەها مرۆیەکانت تیانە بێ وجدانت نەبێ ئینسانیەتت تیانە بێ ئیتر جیاوازی چێ بێ لەگەڵ ئاژەڵێکە کە ئاژەڵێک پەلاماری کەسێکەیە بریناریەکە عەزێتیەیە ئەی ئەم ئافرەتەش چۆن ئەتوانێ ئاو پەلاماری مناڵێ بات و عەزێتی با و ناڕەحەتی بکە کاتە نمونەی جوانیشمان هەیە لە کۆمەڵگای خۆمانە کە بەم شێوازە مامەڵە لەگەڵ مناڵەکە ئەکا کەوکو مناڵی خۆی منجا زۆر پێخۆش بکە لە قسەکانی ئەی کوڕەکەم ینی ئەمە زۆر مهمە جابێ ئەو کوڕە چەند خۆشبەخت بێت کە دوای گەورە ئەبێ و بزانێت کە دایکێکی دومی وەکو تۆی هەیە ینی ئەمە زۆر دڵخۆشیە بێ بۆی وەکو چۆنم خاتونە باسی کرد کە ئێستا چەند دڵخۆشە کە ئەو دایکەی هەیە کە لێرە دوعای خێری بووە کە لێرە خۆشەویستی خۆی بۆ دەرەبڕێ بە هەمان شێوە دڵنیا بکە ئەو کوڕەش گەورە بوو بە هەمان شێوە ئەبێ بۆ تۆ چکەمانە ون نابێت بە دڵنیاییەوە ئەم شتانە ون نابێت یعنی هەم کۆمەلگاش ئەو کاتە بە چاوی ڕێز و احتیرام و خۆشەویستیەوە سێری تۆکە هەم مناڵەکەش هەم هاوسەریشت ئەوەی تر تۆ خۆشەویستە بیلای کاتە دەستە خۆش بە بۆ ئەم نمونە جوانە ئێوەی ئازیز چیتان هەیە لەسەر ئەم نمونە جوانی کە ئەمڕۆ میوانمان بوو کە هات باسی خۆی کرد فەرموو خاتونگیان سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێ کرد بە خێراتنی میوانە بە ڕێزەکانی شەکەم دەستخۆشی لەو خاتونە شەکەم هیوادارم نمونەی زۆر بێ وەڵایی من پێش ئەوەی ئافرەت کە شوو بکە زەواجکە ئەگەر ئەزانی هەر پیاوێک داواکاری بەسەنە ئەکات و مناڵی هەیە لە خێزانێکەی یەکەم پێش هەموو شتێ بیر لە خۆی بکاتەوە بزان ئەتوانێت بێ بەدایک بۆ مناڵە ئەگەر ناتوانێت زەواجی نەکا لەگەڵ ئەگەر ئەشتوانێ خۆی بسەلمێنەکە من دایکێکی باشم بۆ ئەو مناڵە نەک بیکات و لە دوای بێ بە دڕندەیە بۆ مناڵەکەی دەستخۆشی لە ئافرەتاکەم نمونەشی زۆر بێت دەستی خۆش بێت چکە میش هەمان شت ڕوبڕی بۆ تەوە کە سەرەتاوی سوەتی پرۆسی هاوسەرگیریەکە دەوروبەرەکە پیان و توانێت تۆ ئەتوانی ببی بە دایکە بۆ مناڵێکی تر ئاخر ئەم پیاوە مناڵێکی تری هەیە هەموو شتانیان خسۆتە بەردەمی بەڵام لەگەڵەوەشا کە توانیوێت کە زانیوێتی ئەو توانایی هەیە و ئەتوانێت ببێ بە دایکێکی زۆر باش بۆ مناڵەکە بۆیە ئەو بڕیاریە بۆیە دەستی خۆش بێ و سەرکەوتوبی کیتر لە ئێوە گەر قسەیەکی هەبێت پێمان خۆشە فەرموو خاتونگیان سەرەتا دەستخۆشی لە یەکەم سپاس بۆ ئەم دەستخۆشە من هەموو کات ئەڵێم دایک واتە ژیان دایک وەکو هەناسا پێویستە بۆ مرۆڤ بە تایبەتی مناڵ لە دوای خوای گەورەترین و بە نرخترین پشت و پەنا دایکە بە تایبەتی بۆ مناڵ گەورە بێت تا حەدێ باشترە بۆیە هیچ کەسێ لەم دنیا ناتوانێت ئەو شوێنە مقەدەسەی دایک پڕ بکاتەوە تەنانەت باوکیش چ جای ئافرەتێکی بێگانە یاخود خزم ببێتە هاوسەری باوکت و پێی بڵێن زڕدایک یاخود باوەژن و من دەستخۆشی لەو خاتونە بە ڕێزاکەم کە زۆر بە دڵسۆزانە مناڵی هاوسەرەکەی بەخێوەکات وای لێکا کە شەو سەری خستە سەر سەرینەکەی هەز بە ئارابی بکات و بە تێری خەوی لێ بکەوێت
زۆر سپاس دەکەم لەش ساغ بێ. سپاس بۆ تۆش دەست خۆش بێ. کەسی تر قسەیەکی نییە لەسەر بابەتەکە؟ دەستان خۆش بێ. طبعا من زۆر دەستخۆشی لە ئێوە کەم کە ئێوەی ئازیز ئامادە بوون لەگەڵمانە بۆ ئەم بەرنامەیەمان و من ئەمەوێ لێرە باسی ئەوە بکەم کە وشەی دایکی کێکە لەو جوانترین و پیرۆسترین مەخلوقی خوای گەورە کە دایکە و ئەرکێکی زۆر گەور و زۆر جوانی پێسپێراوە. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمێ بەهەشت لە ژێرپێی دایکانایە. کاتە دایک بەرپرسارەتێکی گەورەیە، دایک کە ئەرکێکی زۆر زۆر پیرۆزە، دایک مەخلوقێکی زۆر زۆر جوانە کە بتوانێت مامەڵەیەکی زۆر جوان بە خۆشەویستیەوە بە چێژەوە بە عەشقەوە مناڵەکانی پەروەردە بکە و ببێتە لانکەیەکی باش بۆ پەروەردەی مناڵەکانی کە ئەو مناڵانێ بێنەوە زۆر زۆر بە مرتاحی و زۆر بە ئارامیەوە چونکە دایکێکی باش لە پشتیانە و پەروەردەیەکی زۆر زۆر جوانیانەکات. بۆیە ئەمە ئەرکێکی زۆر پیرۆزە و ئێمەش هەر ئەرکێک کە ئەدرێ بە سەرمانە ئەبێ بە ئاس پیرۆزی و گەورەی ئەو ئەرکە سەیریکەی، چونکە گەر بە ئاس پیرۆزی و گەورەی ئەو ئەرکە سەیری نەکەی ناتوانی حەقی تەواوی بیتێ، ناتوانی مافی تەواوی بیتێ. بۆیە کە کەسێک ئەبێ بە دایک ئەوە بزانە کە تۆ ئەبی بە کەسێک کە جیلێک پەروەردە ئەەکەی کە بڵێ مرۆڤایەتی لەژێر دەستی تۆیە ئەبێ. شاعرێکەڵێ الأم مدرسة إذا أعددتها أعددت شعبا طيب الأعراق. الله دایک قوتابخانەیە کە ئەگەر تۆ ئەم قوتابخانەیە باش پێگەیشت ئەتوانێت شعبێک گەلێک نەتەوەیەک پێ بگەێنێ. جا لەبەرەوە ئەرکی دایک ئەرکێکی پیرۆز و ئەرکێکی قورس و ئەرکێکی گەورە و ئەرکێکی جوانە. ئەگەر تۆ ئەبی بە دایکی دووهەم، ئەبی بە باوەژن کە پێی ئەوترێ باوەژن، تۆ توانی وای لێ بکەی ببێ بە دایکی دووهەم و زۆر خۆشەویستریش بێوەکو ئەم کەیسە باسی کرد و ئەم خاتونش لێرە باسی کرد بە پێچەوانەی کەیسی یەکەممانەوە کە هەمان بوو کە بەداخەوە باوەژنێکی دڵڕق، باوەژنێکی بێهەست، باوەژنێکی بێویژدان بوو، بەڵام لەگەڵەشە ئەو نمونە جوانی تریشمان هەبوو. کاتە تۆ توانی نمونەیەکی زۆر جوان پێشکەش بکەی، هەم دەرونی خۆت ئاسوودەکەی، وجدانی خۆت ئاسوودەکەی، شەوان کە خەوتی زۆر زۆر بە مرتاحیە و بخەوی بۆ چووکە ئەرکێکی پیرۆزت بەجێهێناوە. تۆ توانی هەردوو ڕێگەکە لە بەردەستایە، ینی هەموو مرۆڤێک لەم ژیانەیە هەردوو ڕێگەکە لە بەردەستێتی، ئەتوانێت زۆر زۆر خراپ بێ، ئەتوانێت زۆر زۆریش باش بێ. هەر یەکەمان لە ئیشی خۆمانە لەو ئەرکانی کە پێمان سپێراوە ئەتوانین خراپترین کەس بین و ئەشتوانین باشترین کەس بین. هەردوو ڕێگەکەمان هەیە، بەڵام ئایا تۆ کامیان هەڵەبژێری؟ ئایا تۆ ڕێگە باشەکە هەڵەبژێری یا ڕێگە خراپەکە؟ و کاتێک کە ئەم ڕێگە خراپە هەڵەبژێری، کاتێک کە تونند و تیژەبی لەگەڵ ئەو مناڵانەیە کە زۆر بێدەسەڵاتن، کاتێک دڵڕقەبی لەگەڵیانە، کاتێک کە بۆ پەڕی دڕندانە و مامەڵی لەگەڵاکەی، بەڵام ئایا دوای چیت دەسەکەوێ؟ دوای هەست بە شەرمەزاری ناکەی، هەر خۆت لە خۆت شەرم ناکەیت؟ یعنی ئەو ڕێگە خراپەکەی و هەڵەبژارد، بەڵام چه چێژەکە لێ بینی؟ ئایا ئازاری وجدان دوای ناتکوژێ؟ ئایا دوای ناترێتەوە بۆی کە تۆ ئەم ئازاری وجدانەوات لێ بکە، ژیانت لە هەراسان بکات و خۆشی ژیانت لێ هەڵبگرێ؟ بەڵام لەگەڵەوەشە کە تۆ ڕێگە باشەکە هەیە کە تۆ توانی نەرمونیان بی، کە تۆ توانی بە خۆشەویستیەوە مامەڵە بکەی، کە تۆ توانی کەسێکی زۆر زۆر باش بی، هەم پاداشتی ئەم دنیا ئەو دنیا ژوەر بگری، هەم وا بکەی کە ژیانت لا خۆشەویستتر بێ، هەم ژیانی هاوسەرەکەت، یعنی ئەو ئامانەتێکی هاوسەرەکەی بۆ تۆ باشە. تۆ چۆن هاوسەرەکەت خۆشێک کە نتوانی لەگەڵ مناڵەکانیان باش بیت؟ یعنی چ خۆشەویستیەکە کە تۆ هەت بێ بۆ ئەو پیاوە؟ ینی تۆ ئەمە بەحساب هاوسەرەکەت خۆشێ، بەڵام لەگەڵەوەشە لەگەڵ مناڵی هاوسەرەکەتە ئەوەنە خراپە کار بیت و کەسێکی خراپبی. ینی ئەمە خۆشەویستی پێ ناوترێ، ئەمە ئەنانیەتی پێوترێ، ئەمە خۆپەرستی پێوترێ کە تۆ هەموو شتێکت بۆ خۆتەوێ و هیچ شتێکە بۆ دەوروبەرەکەت ناوێ. ئەمە هەموو شتێک بۆ خۆت بەڕەوای ئەبینی، بەڵام بۆ کەسی بەرامبەر بەڕەوای نبینی کە مناڵێکی بێتاوانی بێدەسەڵاتە لە بەردەستوایە. جا لەبەرەوە ڕێگە باشەکە هەڵبژێرە، هەم لە دنیای پاداش دۆرەگری، هەم ڕێز و قدر و احترام تەبێ لە ناو خەڵکیە، هەم ئازاری وجدانت نابێ، وجدانت زۆر زۆر ئاسوودا بێ، زۆر دڵخۆشەبی و لەو دنیاشە پاداشتێکی گەورەت ئەبێ بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە. جا لەبەرەوە تاقیکردنەوەیەک و هاتوۆتە بەردەستت، خۆت ئەتوانی لەو تاقیکردنەوەی خۆت بسەلمێنی و ئەگەر ئەتوانی ئەو بەرپرسیارەتی هەڵبگری بچۆرە ناو ئەو پرۆسەوە، ئەگەر لە خۆت ڕنابینی ئەو بەرپرسیارەتی هەڵبگری تکایە خۆ بە دوور بگرە لەو پرۆسەیە و مەچۆرە ناو ئەوەی کە چەنەها کەس عەزیەت بخۆن بەدەستەوە. چکە بەڕاستی بەداخەوە لە هەواڵەکانە جاری وا هەیە، لە سوشال میدیایە جاری وایە لە کەسێکە کە پەیوەندیت پێواکە و عەزیەتەکانی خۆیت بۆ ئەگەڕێتەوە، ئازارەکانی خۆیت بۆ ئەگەڕێتەوە لەسەر ئەوەی کە
ئەم دایکی دووهەمە ئەم باوژنە چی کردو بەرامبەری بەڕاستی یعنی مرۆڤایەتی خۆت پێ ناگیرێ وەکو ئینسانێک ناتوانانی تحمل ناکەی من جاری وایە کەسێک کە باسی ئەکات ناڕەحەتیەکانی خۆیم بۆ باسەکە بەدەست باوژنەکەی و من خۆم لێرە تحمل ناکەم کە ئەم هەموو ئازارە ئەم هەموو ناڕەحەتیە بۆ لە پێناو چییە تۆ ئینسانێکی چۆن توانیت ئەوە دڕەندە بی چۆن توانیت ئەوە بێویژدان بی جا لەبەرەوە هیوادارم ئەوانی کە دایکی دووهەمن ئەوانی کە باوژن گویان لەم بەرنمەیە بێ و تۆزە ویژدانیان بجۆڵێ بەرامبەر بۆ مناڵانە لەگەڵەوەشە کە چەندین نمونەی زۆر باشیشمان هەیە هەرخۆم چەندین هاوڕێم هەیە کە ئێستا بوونەتە باوژن و بەڵام زۆر نمونەیەکی جوانیان پێشکەش کردووە کە من دەستخۆشیان لە یەکەم کە من لێرەوە هیوای تەمەند درێژیان بۆ ئەخوازم کە ئیشەڵا ئەو نمونانە لە کۆمەلگای ئێمە زۆرە بێ و ئێمەش بۆ هیواین کە هەمیشە هەر ئامانجی بەرنمەکەشمان بۆ ئەوەیە کە نمونە جوانەکان لە کۆمەلگای ئێمە زۆر بێ کە ئەو نمونانی ئەو باوژنانی کە ئێستا زۆر باشن لەگەڵ مناڵەکانیان بێت چەند ئاسوودە بن چەند مرتاح بن ئێمەمانێ ئەو نمونانە زۆر بێ بۆ کۆمەلگاکەی ئێمە و ژیانێکی ئاسوودە و خۆش بژین بۆی لێرەینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەمان تا ئەڵلقەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم خواتان لەگەڵ